من جاری مذهبی و دبی جداتر به او دکیفن سنوری پارێزگەهانەی ناب تایبەتی ڕۆژهەڵاتە پارێزگەهانەی ناب بدەهان گوندێنوانەنە پێکهاتە شەبێک پشتی پرۆسێس ئازادیە عێراقی بێگومان ڕاستی gelek تعدام بوونە تەقینان کوشتنێ تیرۆرکردنێ چولکردنا دەڤەرێنوان هەڕفیاندنا دەڤەرێنن حتا دایێ بەریە هەنگێکی سەردەمی سەدام جار ڕاستی بێ سیاسەتا تند و دژوار بوونن هاژی هەوڵ تێتەدان بە عەقڵێکی تایفەگەریە هەرچا بێجارێکە دن بێگومان vê pêkhatê bi awayekî ji awayan serde bibe an herça be lê pêkhata şebek bi rasenatiya xwe bi coğrafiya xwe dîmografiya xwe bi giringiya xwe bi mêjoya xwe êdî her heta niha bêguman ihtifazê pê dikin û hermane êkiş kandîdên Partiya Demokrata Kurdistanê ji pêkhatên şebekan niha mêvanê min e birêz Muhsin Husên Elî Mecîd ew kandîdê partiye yê pêkhata şebekan li baznaneyî newa birêz Muhsin demata baş be hûn weke kandîdê pêkhata şebekan tu zanî jî pêkhata şebekan li sunûrê parêzgehaneyî newa çiqet tûşî gelek karasatan bûne gelek hewlên eslen şinavbirina ragezî şinavbirina nifşî û qewmiyetê jî bûne gelû we çawa xwe di çarçûvê lîsta partî de helbijart me bes tawa çê divê yekî زۆر سپاس شكرا جزيلا بسم الله الرحمن الرحيم شكرا لقناتكم الموقعة بەناوی خدای گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە زۆر سپاس بۆ ئێوە من کاندید محسن حوسێن عەلی مەجید ئاغا لە پێکهاتەی شەبەک لە گوندی بایبۆخت کاندیدم لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە لیستی 275 ژمارەی کاندید 6 هەر وەک دەزانن ناوچەکانی ئێمە دووچاری چەندین پرۆسەی توندوتیژی بۆتەوە کە ناوچەکانی دەشتینەوە تووشی بوونە لە هێرشی تیرۆریستی داعش و لە ماوەی بەشداریکردنی هەموو هێزەکانی سوپای عێراق و پێشمەرگەی قارەمان لە ئازادکردنی ناوچەکانمان تا هەڵبژاردننی ئایندە ئێمە تێبینیمان کرد لە ڕێگەی ئەو دروشمەی کە بەڕێز جەنابی سەرۆک بارزانی بەرزی کردەوە شەراکە و تەوازن و تەوافق و دووپاتی کردەوە کە دەکرێت پێکهاتەکان شوێنی خۆیان هەبێت لە پرۆسەی هەڵبژاردن کە لە ئایندەدا بەڕێوە دەچێت پشتیوان بەخدا بۆیە خۆم لە لیستی پارتی دیموکراتی کوردستان کاندید کرد بەێ Partiya Demokrata Kurdistanê rolê wê taybetî li sunûrê parêzgehaneyî newa tu zanî parêzgehaneyî newa parêzgeheke fira pêkhatê ye taybetî jî halwîstê wê li hember şebekan hûn ça dinirxînin gelo هەر وەک دەزانن پارێزگای نینەوە عێراقێکی بچووکە بۆ هەموو پێکاتەکانی نێوگەلی عێراق لە عەرەب لە کورد لە شەبەک کاکەییەکان کریسیانەکان موسڵمانان ئێزدیەکان تەواوی پێکاتەکانی گەلی عێراق بوونیان هەیە لە نێو چوارچێوەی پارێزگای نینەوەدا حاڵی وەک حاڵەکانی دیکەی پێکاتەی نێوگەلی عێراقە دەیانەوێت بوونیان هەبێت لە نێو ئەو پارێزگایی کە ناوی پارێزگای نینەوەیە بە ئازادانە کار بکەن لە ڕێگەی بەشداریکردنیان لە ئەزمموی پارتی دیموکراتی کوردستان و ئەوە بەرهێنانی لە نێو پارێزگای نینەوەدا بکرێت لە چەندین بواری جیاوازدا و بینیمان کە مامەڵەی پارتی دیموکراتی کوردستان پشتیوانیکردنە لە پێکاتەکانی گەلی عێراق بە تایبەتی ئەو پێکاتانەی لە نێو گەلینەوەدا Li birês Muhsin em behsê pêkhata şebekan kîn wekê pêkhateke rasan li deverê tu zanî jî ew pêkhata tûşî gelek siyasetên dijwar bûye heta siyaseta şinavbirnê şinavbirna weke qewmiyet weke mezheb her awayekê be heta niha jî gel debê kewata gelo hûn weku şebek kîş alî zêdetir ji nêzîkê xwe dibînin ku mafên we parastî bin gerantiya parastina mafên we biket
بصراحة المكون لەڕاستیدا پێکاتەی شەبەک ڕوبەڕووی چەندین هەوڵی جینۆساید بووەتەوە، ئاوەرە بووینە لە ناوچەکانمان، خەڵکمان لێ کوژراوە لە پێکاتەی شەبەک، نزیکەی زیاتر لە 1500 کەس کوژراون و شەهید بوونە لە هێرشەکانی داعش. بەڵام سوپاس بۆ سەرۆک بارزانی کە دەرگاکانی هەرێمی کوردستانی کردەوە، زۆرینەی خەڵک نێو پێکاتەی شەبەک ڕویان لەوێ کرد، پێکاتەکانی دیکەش ڕویان لەوێ کرد وەک نوایەکی ئارام بوو بۆ هەموو پێکاتەکانی گەلی عێراق. بە سینگێکی فراوان پێشوازیان لە ئێمە کرد، گەلی هەرێمی کوردستان پێشوازیان لە ئێمە کرد و بەڕێز سەرۆک بارزانیش پێشوازی لە ئێمە کرد و بە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان پێشوازیان لە ئێمە کرد، پشتیوانیان لە ئێمە کرد لە کاتی ئاوەرەبووندا تاو کاتەی هێزە سەربازیەکان و پێشمەرگە ناوچەکانی ئێمەیان ئازاد کرد. کەواتە برێس محسن نەهاژی سنووری پارێزگانەینەوە بێگومان ڕەوشێکە نە ئاسایی هەیە، مافی هەموو پێکاتە نۆکو هەف پاراسی نینە، ئاڤادانی لەوێ دەڤەرێ نینە، کومێکە گروپین چەکدار بنابوو نیشانین جودا لەوێ دەڤەرێنە و خەلکێ دەڤەرێ نینە. کەواتە هون دە چارچوبێ بێگومان لیستا پارتیا دموکراتا کوردستانی دەدەخوازن بگشتی بوونەینەوە چ بکەن گەلو. نعم احنا بەڵێ ئێمە خۆم کاندید کرد، من وەک خۆم لە نێو لیستی پارتی دیموکراتی کوردستان کاندید کرد بۆ کارکردن لە چوارچێوەی پەرلەمانی عێراق بۆ جێبەجێکردن و جێبەجێکردنی یاسا و دەرکردنی یاسای تایبەت بۆ پاراستنی ئەو ناوچانە پشتیوان بەخودا بە گوێرەی یاسا و دەستوری عێراق و کارە بکەین. بەڵێ بله برس محسن حسین علی مجید کاندید پارتی دموکراتا کوردستانی ji pêkhata şebekan li baznaneyî newa û li şêxan mêvanê me bû. Gelê spas برس محسن bi hîviya serketinê.